من فریزوو نیم فریزووم پێ دەڵێن، پنج و ڕیشەم سەختە ئەمما خوێن دەڵێن، چەرخی چەپ ئەمنی وەها خوڵقاندووە، بەژن و باڵامی بە هەرزە نواندووە، وا دەڵێن من خوێنی هەردم مشتووە، تازە ئاوێکە وەهایان ڕشتووە. خۆشەویستان، ئەوڕۆ میوانی شاعیرێک دەبین کە کەمتر ئاوڕێوێدراوەتەوە. ئەوەش هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە حکوومەتمان نییە، ئێمە کوردی ڕۆژهەڵات بەداخەوە هیچ کاناڵێک یان میدیایەکمان نییە کە سەربەخۆ بێ و کات و ئیمکاناتیەوەی هەبێ ئاوڕوە هێندێک کەس بداتەوە کە بەڕاستی مێژوویەکن پڕ لە شانازی، هەموو ژیانیان تەرخانی ئەدەبیات و شێعر و سیاسەت و کوردایەتن. بەشێک لە دیمانەی من و بەڕێز کاک حامید ڕەشیدی زەرزایە. کاک حامید ڕەشیدی زەرزا یەکێک لە شاعیرە خۆشنێ و خۆشقەڵەمەکانی کوردستانە کە ئێستا لە وڵاتی ئوسترالیا دەژی. بەداخەوە بەهۆی دووری ئەو مەودایی لە نێوانماندا هەیە نەمتوانی بە حزوری بە خزمەتی بگەم، هەر بۆیە لە ڕێگای فەیسبووکەوە کە ڕەنگە ئەسلەن ڕێگایەکی دروست و گونجاو نەبێ بۆ دیمانەکردن، توانیم کەمێک وەختی بگرم و میوانی بم و سەبارەت بە شێعری فریزوو، یەکێک لە گرنگترین شێعرەکانی ئەدەبیاتی کوردی و بەشێک لە شێعرەکانی دیکەی و بەشێک لە جیهانی نووسین و کوردایەتی و شاعری لەگەڵی بدوێم. دڵنیام پەشیمان نابنەوە و هیوادارم چاو لە هەموو ئەڵلقەکانی ئەو دیمانەیە بکەن، لەبەرەوەی کە شتی زۆر خۆش و بە نرخ و بەکەرچی تێدایە کە تا ئێستا نەمان بیستووە و نەمانزانیوە. تکایە لەگەڵم بن. قوربان کاک حامید بەڕێز، پێم خۆشە بزانم ئەو بیرۆکەی فریزووی، شێعری فریزوو لەکوێوە هات، چۆن بوو، یەکجێ بۆچی فریزوو، ئەسەن فریزوو چییە لە کوردیدا، بۆ فریزوو بۆ گرینگە، بۆتە مای شێعرێکی بۆ جەنابەت؟ پێش باسی فریزووکە بکەم مقدمەشی بڵێم کە بڵانی بۆ فریزوو نووسیە هەموو شێعرەکانی نووسیان تێدایە، بۆ چی شێعرەکان نووسیان مەسە بە سەڵ باستەڵ کردووە، باسی نەجارم کردووە، باسم کردووە، زۆر ڕێگەوان نەفێن بنەوە. پێم خۆشە زۆر ئەوە انتشارات بوو، خۆم دەمزانێت انتشاراتە ئیجازە نادا خۆ پێی بڕاستی بڵێ، چون هەموو ڕۆژێ ئاگان لێبوو کە نەبادا ئەو کەلیمەیە ئیرادی هەبێ فڵانی بیمەعمولی خوان لەسەر بوو پاکدانیشتان دەدا ئەو شتێکە من دەنووسین بۆ خوان لە دەرێ ئەوان فڵان هەبوو دایانخوێندنەوە لە دەرەوە یارە کورد بوو دایانخوێن لە تاران لەوانە هەیان بوو دایانشێ بۆ فەزیلە دەری هەیە دایان کورد داگەنیشەوە. لەبەرەوەی ئەم لە ڕۆژێک کە چوە انتشاراتێ و داستان لەگەڵ سروە ڕاستەکە دەوێت ئاخردا بۆ مسابیر بوو. سروە استخبارات بۆ خۆی، یعنی ئاغای مەشایی کامە لێوێ بە مرتەضا ناودێنا، ئەو مەشاییە خەزووری کوڕی ئەحمەد نیژادی ئەو کە ئەو خزمەتی ئەحمەد نیژادی ئەوە بووە ملیۆن پرسین ئەحمەد نیژاد لە شاپۆڕ فەرماندار بووە، مەشایخ لە شڵن شاردار بووە پێم ماکۆیە لە ماکۆیە ئەوت ئەوانە لەوێ پاشی بوتە دۆست و چی فڵان بێمان ئەوە لێ بوونە یخۆوە نەبزانی نێوی خواردانی شوێنی مستعاریفی مرتەضا بوو. ئەمە دەمازانێ شوێکاری دەکا، چون ئەو مەشاییە لەگەڵ کەیان و لیوان قسەی دەکردن، کەیان و لیوان ژیا بوون. ئەو کابرا هەموو دەگەت پیاوەکی باخەوانی قسە دەکرد دەنزانی ئەمە پیاوەکە هەر دەنگیە بۆ ڕەنجی نەدا ئەوانە ئەو خەتی پەیرەی خەتی ئیمامی بوو. ئەگەر ئەو زەمانی هاتن
سفارة أمريكا أو تشن فلانا تشن فلان بتوجي ساسات ثروت بين قلت عندي أو أنا بله دمو الإسلام قلت السفارة لا بينو ختيبو بخوش بطوال بخوش أو زماني فوق ليسانسي أبو كاملة مش بطوال أبي ولا مغلط فيها زارزات أنا أوانا الانتشارات يبون يعني بو أجل مسوم دقل أنا شيء فضل كان فاكسي كان بالله وفاكسي متضايقات كيف كابلا بني محدثة أوان اللي بدي كيف بالنواب لا سنة بالي ما تجنسي أسوي زلاني فريزوي لبن هو أمر كل شيء بحفوت نبت في بتواه هل بحفوت أما لا ما أكون هميشة لا أسوي هذا الشيء الدنيا وحوسي دا قولوا اشتواء وصلين دسادة أمي في سنسابو كرة فريزو كتير لا فريزو شيء تريدي لا فريزو شيء هذا ما بريه وده أمن دولة جنبها كوارث فيها جايباته حتى دلنا عسى لا يقول هيك شخص كمان كذا وده لا خلش كشاورزي ما هو دي وظاهر في اليوم نبرة تبع أجل دي قاش في بو فضل أصلا في اللي بتوع لو في اللي بتوع تنانت هالشي فيما هذا الشيء دقني هالشيء دبته ونيها لا صد زاد بحلا والشني صار عن السرية اللي أنا حالي إشي به برامج في اللي بتوع لما أو زمان أو كبراك أو في دنيا ودركود أو رأي مشايا لم يسأل كل في أوا في أفراد بيبان شخصية بيدابو أو جهاد الله أو مش كان أحمد يقاضي تنظيمك جوا سبني شو أنت شارعتي يا ما تكرر أطلاق الشركة مشكلة بو ويا بزاريش داو فلاب ويا قال لك فوق الوانية بيجي الوانية قايمة في بشي في دوت الجوي كاك عمل ليه قرأت شو نعمل قانون إيراني يزور بعض بعد أواني هم يأخذ النواة بيحضر قريبو برادرنا هم يسنة في اليوم أو أمريكا والله أغاي مساعدة بصوات خداوي أنا بسيم بو نسيوا بو عزبي ديمقراط نسيوا بو كمالي مهابات نسيوا بوشي مشي ترى ما تشتري بو بحث كم جام في بداية الكوش بصوات دي أقل 2% تاريخي بهاري شو دكي شرعا وأخوت مناخي بغي بالباس مثلا طلب والوالي مو فلان أما قلت في سيستاني بكي طلبت الموسى باب فلان مو فلان بيبكي بابا أو شاء أو جاية بفارسي في ظلال مرس فارسي في ظلال مرس أو جاية يشين بيتوا صدر يشين بغري وشين بيتوا كل ظلال قصة صالة مثل يلا أنا اللي داني يشين بي يلبلغ بالي يشين بيتوا يستاك هو مالك تجيب من دلي أنا تجيب من دلي حين تجيب من دلي الشيخ يجيب من دلي يستاك بون علي بما يقتل أو إسلام أنا برتواه يكيبل راكش خبط بلخو نيم كما كذا نيم بابت كذا يكل سنة كذا شيء دانيو أموت ما أوجي بحوت صلي برد في توا دل زي قاعد بدني أمن أودي أو جي قام الله قبل زي يخون كل باب اللي يقرأ عندي باخذ شوي بلي في الوقت خلاص بتوا كتير زانم خو أكيد أو سكتوا تازا أما رازق شيء واحد اللي فيه بيني ذا قاش شيء بلقى ضرب شيء بيني ذا قاش اللي فيه شو ضرب شيء وهذا قصي واحد تنزل شيء بخور بكل تنزل شيء كاشان فيه مو ثم أمي بوا كاشاني بابتك كم تساوي لك حتى شيء ليش يسا موشيا مسلابو ضخم يكون فيها وكمالي مع بسا يمكن أو تصيح جدوي بلين حتى شيء شيء معناه شيء ديوا هو مقال كلمة من خلي ما صار جانبه ثم هو كان الشرش بين الرسم الكهان شفت مرة مع بعض كوما استقلال وفلانة لكن ما مصدر لك دومي بدل قشي على كم سكين بدل قيا أمي كلمة ني كردستاني ني كردي ني تبغى تكتب من الدنيا شرش أويا هم معناها شيء ذاته حتى بس يكون يستفيد لك والله بميكتو والله بيكتو والله بيكتو شالوية فرنسا والله ما بيطلع كثير أشوفون شو هذه الدعوة. بالله
لا ئەوە سوودەکە ئەوە بوو سوودەکە نازانم ببینن بانا چێ فیلمەکە لۆ بیرە بەڵێ لێرەش لە پێش چاومە ئەوەی سپەرنجی منی ڕاشیشە لە فەرمایشکانی جەنابەوەیە کە دەڵێ هەر وشەیەکی ئەمە بەکاری دێنین هەر وشەیەکی ئێمەی کورد دەینووسین دەکرێت بڵێ خەباتە چونکی ئەوانە لی دەترسێن ئەوانە لی ئەوانە پێ دەچێت لە سێبەری مەش بترسێن بەڕاستی بۆ خۆشی من شێرەکان هەموو وانە شێرەکان چەند ڕوویانە ڕۆشان نییە ئەلحانی وایە ماناوی ئەفریزە نەزانیوە یا مانای گادەی نەزانیوە مانای سەڵتوشی نەزانیوە یا مەسەن مانای بێوانە شێری مێشەنگوینی ئەمە هەمیشەش خەبەرەکان دەبەمە خواری مەسەن بۆ فریزی دەڵێ زیژێک بێت و نێوجێنێ بڵا کەلای بتەوا بێ سنێنێ ئەکەسە نێتنی سوورسی قڕینانێ ئەما تۆ ئەگەر بێت و دەکە بێ پێشی دۆر بگەری زیجی کەلا قوایان پێدەکەی وای ئەوە چون بەزمان زیگەکە بەسە کردووە مێشەنگوینیان بۆ جووری هەموو لەوە دەستانەکەی ئەوە بووە بۆ ئەگە چاویشی لێ دەکەی بەدی خەت بخوێنیەوە دەزانی ئەوە منزورم کوردستان بووە مەزون چاپارچەکە بووە هەموو شتەکەم تێدا هەیە ئەما دیفاعی بکەیت لیگان دیفاعی دەکەیت ارتباطی بە شتێ نییە تو تێدانی ئەزاق شراوە ئیستیقلال نەظام چی پەرچەم و ئاڵاوانیە تێدانینە ئەمە شتەکە تەواوە کاک حامید خان پێم خۆشەیە شتی بڵام ئەوەی بەڕاشکاوی دەڵم بە تۆ بۆ چوون خۆم و بۆ چوونی زۆربەی دەوروبەرەکانی منە پێم وایە لەو 29 کتێبەی جەنابەت کە بەشێکی زۆریان تەرجمەنە و بەڕواڵەت حەوت کتێبیشیان وەچی بخۆت فەرموود کتێبی خۆتە ئەگەر هەمووی ئەو 29 کتێبە خودای نەکردە فەوتێن و لە دەست بچن و بڕۆن جەنابەت گەورەی جەنابەت تەنیا بەو شعرەش بێ گەورەی جەنابەت هەیە و لە مێژوو دادەمێنتەوە نەک بڵێن باسی شنوێ ناکەین هەر سەرێ خەڵکی شارێک و گوندێکی بووە بەڵکو باسی کوردستان دەکەین گەورەی جەنابەت بەو شێرەی لە مێژوودا دەمێنێتەوە ئەو شێرە ئەوەندە گەورەیە ینی وەک چۆن مامۆستا دڵدار بە ئەی ڕەقیبی تازەقەت لە نێو مێژووی کوردانە لە ناسرێتەوە جەنابیشت هەر ئەو دوورێ جا پێم خۆشە وردە دەدەیخێنینەوە لە زمانی خۆت ئەگەر تێبینیت لەسەر هەر بەیتێکی هەبێ باسی بکەیت جا دەڵێ من بیخێنمەوە یا دڵی خۆت بیخێنەوە بۆ خۆت بیخێنەوە فەر من فریژوونیم فریژوم پێ دەڵێن بن فریشەم سەختە ئەمما خوێن دەڵێن چەرخی سەر ئەمنی وەها خوڵقاندووە بەژن باڵامی بە هەرزەن واندووە وا دەڵێن من خوێنی هەردم مشتووە تازە ئاوێکە وەهایان ڕشتووە با سەرەوژێر و سەرەوژورم بکەن با لە موچە دوور و مەجبورم بکەن با لە بۆ فەوتاندنم سەر هەڵبڕن با ڕەگ و ڕیشەم بەگاسن هەڵدڕن گڵمەت و گڵ نیم ئەمن ناتوێمەوە پاشی سەد قرتاندنیش دەڕوێمەوە با بژارم کەن لە شێوەرد و پەرێز من ڕەویم گرتۆتە ئامێزم بەڕێز بن سوڕیشەم داکوتاوە من لە هەر کوا دەرۆستم دێ بژار و شێو و وەرد هەرفناوەک بێ لەشم تەڕکاتەوە هەرفناوەک بێ لەشم تەڕکاتەوە تۆزی خەمباریم دەڕوو بشواتەوە پنج دەکەم پەنجەم لەسەر پنجی خوراو نادیار لێم ڕەگ و ڕیشەی خوراو ناپل دەکەم پنجەم لەسەر پنجی ڕواو نادیارە لێم ڕەگ و ڕیشەی خوراو بۆ ڕێگاژۆ بەسێ بۆ من نەختێ خاک دەرفەت و ماوان بدەن وەک پیاوی چاک کەس نشکێڵی خۆم دەنێ جێ ناگرم هەردوو موچەی هیچ گوڵێم دانە ئەو بەیتەش لێ لای من هەیە من لە چوار سوچی زەویدا من لە چوار سوچی زەوی دانیشتە جێم واڕواوم ناڕوێ بەرگل دەڕێم وەیە بەڵێ ینی ئەو شێرە جەنابەت لە بەر خوێنتەوە
ما فهمت ايش ناكل جا بژی کەم شاعر هەیە ئەوە دوور لا لا ولا اما شو اللي فيه انا دەست بلف النوع وەمزانی وانا كشف لە ڕوت کردەوە وانا كشف ولا بلف النوع ايش كذا الله يعني ما اشكالي اشكالي هي باش في الضرن شيء ما لبني ناكم او يعني با یەک دقه مامۆستاژیان با لەسەر فریزووی لا لا يحكي انا يحكي من في الفيضان اما يحكي علي وضع بوه زور كصدقش عليه لو يصراحة هاي وزارة الجمهورية من فريزونيم فريزون في ضلان بن فريزون سخطة أما أخوين ضلان زور كذب لو يعارينا لكن زين منزول مشيا لو مصراعي منزول مشيا ضلان من فريزونيم فريزون في ضلان ويش من فريزونيم فريزون في ضلان بەڵێ پەنجۆری سەختە ئەمما خوێن دەڵێن أخين ضلان منزول مشي بخوين ضلاني مەبەستت لە ئەوەی ئەمن ئەوەم دەم لە بیرە شتێک نازام لە خۆتم بیزیا لە جێگایەکی دی باسی ئەمە باسی بەڵێ خۆت باست کرد ئاوی گۆزەی و ئەوانە بوو ئەوە گۆزە ئاوی تێدەکەی خوێنەکەی لە داڵێنێ ئەگەر شارێکی تەڕە خۆشون نەبووە ئەمە ئاوەکەی تەشتەوە بۆی دەڵم خوێن دەڵێن ئەوەندەی خوێن لێ خوێن لە پشت دەپی پێسی دیارە ئەما کابرای دیکە خوێنی تۆ پێواوی ئەمە دەڵم خوێنی خان دەکەم خوێن دەڵێن دەڵێن بەقسەر دەڵێن ئەو کابرا دەڵێن فڵاکێ وای کرد ئەمە وا دەڵێم ئەو پێ زۆر کەس وای حەڵی بووە نام وەهای نەبووە ئەم دەڵێم بنسوڕیشەم سەختە ئەما خوێن دەڵێن بۆ خۆی سەختە ڕقە ئەما هەموو جوانی خوێنە دەبڵە خوێنی خوێنی لێ لە بەدەڕوە یعنی وەک ئەو گۆزەی کە ئاوە سار دەکەی لە دەرەوەی دەچێتەوە ئیمە خوێنمان لێ دەچێتەوە بەهۆی لە ڕیشەکەی دەڕیشەکەی ئەما هەموو خوێن دەڵێن ئەگەیش بەزاهری شنەی بینێ ئەما لەبنەوەدا هەموو خوێن لێ دەڵێت خوێن دەڵێن ڕەنگە زۆر لەوەی حای نەبێت دەڵاندن دەبێتە دەڵاندن فعلەکەوە دەڵاندن خۆی دەڵێنێ مثلا دوگەش دەڵێ وڵای دەڵاند دوچی باسە دەبی لە برەوە ڕۆگە فڕەکەتەر بووە ئەوەکان تخوارد ولی فی نایە دەمان دەڵاند دوچی ئاوی دەڵێن یعنی لەوە خەتدانی ئاوی داوەتەوە ئاوەشی دێ شەشی دەکەی پێشتی گوتە پاش دەبین ئەولای هەموو ئاوەکان تەوەتەر بووە دەڵێن چیە پێ دەڵێن بە کوردی دەڵێن ئاوی دەڵاندووە تازە ئاوێکە وەهایان ڕشتووە وا دەڵێن من خوێنی هەردم مشتووە یعنی بەستۆن داهاتوە کە ئەمە ئەوەی نێوان بناوە ئەوە تازە سابقێ پیدا بووە خۆری و پیاوکردە و تاڵانکەرە و جەردەیە و چەتەیە و فەنگی بەدەستەوە ئاشتی فەنگەکانە هەمووشی بم دەڵێن دی بۆ ئەم دەم لە چاشکوتی لێدا نیشتجێم واڕواوە ما تازە ناتوانانی بەرگی پێشم بگرێ تو دڵێن بۆ دەم من لە چوار لە چوارسی من لە چوار من لە چوار سوچی زەویدا نیشتجێم چارشندی لە سووریە ملافەلەوەنەما واڕوا ناتوانێت هیچ کەس لەڕاستی کوردواڕواوە ناتوانێت بشێنێوی ئەگەر بشێنێوی عروضەکانی مشخصن وان نەکردووە کابرای بەرن لە کارێکەدا بنێن هەموو لە کوردستان هەیە هەر بەردەشانێ داناوە ئەو بەردەبووتە بەردەشانێ داناوە شوێنە بەشێ ئەو بەیتەی هەر پڕە لە قسە و بەڕاستی ئەو دەقەوی و بەهێزە پنجۆڕی شەمدا کوتاوە من لە هەر کوا دەڕۆستم دێ بژار و شێو دەوەر نەوە سێگاسی بکەن کازانی بیکەڵەوە نەما بتەڵۆ خۆ دەرنە خۆشڕیشە سەزای نشێەوە شوێن نەبیتەوە سەزای بڕەوە بە بەڕاستی دوایە ڕاستەکەیتی ئەو فریژوە لەسەر لانە عادیدان راوە ئیمتحانیان کردووە 6 ساڵ 7 ساڵان پاشی ناوتێنەوە بەرا باشی بووتەوە ئەوەیە بێ ناسێ فریژو پاریش لەو سەر هەڵدانی ژینادا دەرکەوت مەسەلەن 43 ساڵە کۆماری ئیسلامی هەیە و بەڕواڵەت هەموو شتێک باش بوو ئەم شتێکی جوان کۆنتڕۆل کرد بۆوانە لە نەکاوڕا ئەویش هەر کوردیش بوو یەک جێ هەستاوە ینی کورد هەرچەندی بژار کراوی ئەدام کراوە دراوە هەر لە ناو نەچوە چەندی ڕۆڵە باشەکانی ڕێبەرە باشەکانی ئەدام کران هەر یەک جێ هەستاوە
والله جاء بخوشي ادبيات تشيري زورا اجا اقول شيء دروسي مثلا حتى انا كان دروسي وبخل اللي كان او سلمي انا كنت شيء انا دخلت توا لە جەیەکی دەڵێ کەس نەچێڵی خۆم دەنێ جێ ناگرم کەس نەچێڵی خۆم دەنێ جێ ناگرم هەردوو موچە هیچ گوڵێکدا ناگرم کەس نەچێڵ هەمان رخن بردوانه كاك بكاني هيلنا يقول كا رخنا بردوانه بهي تراكتور في ذاك لك ده ما كنت دوستان ما كنت دوستان مثلا هي بابيان سمي ديوا ويران بو خراب ما كان خما بدني ما كان الشغل بردرق او كليه او كلمه هذا ما شنو كان الشغل بردرق يفون يعني هي شنو برد شيء لا هي شنو دا برد شاخ زمان يبجوتي وا هذا مش الانسان ده الشغل كما كان تراكتور بەڵام دەرکەوت ئەرە ئەو کەس نەچێڵێم ئێستا خۆشترین جێ ئێران و عێراق وانەیە تورکیا دنیا ئەو زمانی شاردەوە حالەمەتانی دەکەوە کوردانی لەگریتەوە ئەو مدرانی بۆ دەکەین هەندەوە بیریان نێجارەکان تشی بۆ دەکەن تاو لە بکە نامەی تا بۆ خۆی دەنووسی ئەگەر هەر کوردێک هاتە ئیدارەی حەقینە بە کوردی قسان دی بە فارسی قسان بکەن تورکانەوە لانە تورکی قسە بکەن تورکانە دوا بوو ئەما تورک بە خاتری مەسەبەکەی 12 ئیمامی گوش بخۆن هەر خۆیە 12 ئیمام قبول دەکەن لەدا خۆ چێ لە جێکی دەڵێ با سەرە و ژێر و سەرە و ژوورم بکەن با لە موچە دوور و مەجبورم بکەن با لە بۆ فەوتاندنم سەر هەڵبڕن با ڕەگ و ڕیشەم بەگاسن هەڵدڕن سەرە و ژێر و سەرە و ژوور مەبەستت شکنجە و شتە شکنجە یادا ئەمە بەگۆنیە معمولا كيف يقول لك هذا تويتي لله اجا بتراكتور شالي بحدوتي يبرد السنه واساسا من الهواء وتقول لي ما زلت كابل بين بوق الله اغدي او قرش بيني وديتها خلاص لك عندي هاتش $2 مكاسب ياخذ بين انقو هاتس لما بين برندر كان ببروتين بالبرنوا لا ايش تاثير يسوع او تويتي كيف بارك عند الله لكن بوني صدق بخاطر أوتري أفهم صدري بشلون يسافر لك يعني باسی ئەوت فەرموو کە شعری چاگە و شێعرەیەکە هەر کەسە تەفسیری خۆی لێ بکات کابرای مەلا بڵێ بەمنی ئیسلام پێی بڵێ بەمنی کوتووە ئاغا لە پێی بڵێ ئەوەی سەعاتێ زیاد بەمنی کوتووە ئەمنیژە و تەفسیرم دەکرد کە زۆرم بیستوە لەو هاوڕێ و دۆستانی لە زیندان بوونە هەمیشە هەڵیان ئاوەسیون بەڵام هەر هاتوونەتە دەرێەوە لەسەر بیر و باوەخوان ماون و ئیواشە یادامیشان کردووە پەشیمانی خۆی دەرنەبڕێەوە بە دەگمەن هەبووە کوردێک یادام کرابێ و دەڕۆژانی یاخیدا بڵێ پەشیمان من تو ئەگە بیرەکانی بکەینەوە من 100 ساڵی ناشێشەوەی ئەگەر تسابان پا 100 ساڵان دەرنیشون ماڵە دەبووە شەم دەکردی بۆی پا 100 ساڵانش کابراکتون کابراگەر فێری ئەو شتەی بوزانی شتەکەت سێ تێگەی ئەمن پێم وایە هەموو کوردێک چاکە ئەمە تێنەگەیوە من فیلمە لە شتەکانی خۆ ئازادی سیاسی زبی دموکراتی کوردستان کۆمەڵە مەخصوصاً کۆمەڵ بەحجم دوور بوو نێتوانیوە هەتای نەبووە لە منتیقەی نەبووە ئەوەی بە خەڵکی نیشاندا و بووان شی کاتەوە ئەمە خاوەنی ئەو وڵاتەینا ئێستاش خەڵکە دەڵێ حەجەمە و هەر دەڵێ ئێران کەس دەڵێ کوردستان دەبەرچی ئەوەندەیان دەمێستا باگداون و پاشایانی قاجار ڕۆژێکە تاریفیان پێ ماڵ ئاغان دانیشتبای 150 پاشایان دەناسی کە لە ئێرانێ بوونە ئەمە یەکیان نەدەناسی لە سوورەتێکدا کوردیش پاشا بوو لێرانێ بە حەلاوە قەدیم ناڵێم 1000 ساڵ پێش ئەوانە هەردوایش زەندەکان بێتە ئینسان بوو پاشا ئێرانێ بوونە ڕەفێ ساڵیان پاشایەتی کرد ئینسانی چاک بوونە ئەمە ئەوان هەر باسی لە ئازادی قەدیان نەکرێن با بە کوردی بەشەرە ئەمە کڕ ئەو شنوێن دوێ ناشنوێ بابەتی کەس نەیدەکەوێت دەگەوە چێجا کورد بۆ زبانی هەیە کورد دەفەرمێ پێم خۆشە بزانم چۆن بوو جەنابەت لە بنەماڵەیەکی ئەوە ئاغاوەت و ئەوانە منداڵی بنەماڵەیەکی ئەوە یەکجێ ڕوود دە شێعر و شاعری کرد ئایا ئەسەن ئەوە باو بوو لە نێو بنەماڵی ئێوەدا ئایا کەس دەور و بەرەکانت کەسانی باسەواد بوون چۆن بوو جەنابەت بڕێک بۆ خەڵکی لای مە سەیرە
کەسێکی دەوڵەمەند وەزعخۆش ژیرفانپەڕ هەموو شتێکی باش بێ ژیانی باش بێ شاعیر بێ ئاخر جارێک ئێمە چینە لای کاک ئەحمەدی قازی لە سروەی ئەوە دوای وەی کە ناوت هات بێ دەرێ برادەرێکمان لەگەڵ هات شاعیر بوو بەڵام کەیفی ساز بزگی گەورە بووکەوە پاتۆڵێکی ڕنگ و چۆڵی جوانی لەبەرداویش کاک ئەحمەد کوتیان کاک ئەحمەدەوە شاعیرە لە ئێمەی پرسی هیچ کاک ئەحمەد کوتی وەڵایەوە بۆ شاعیر نابێت کوتیان بۆ کوتی ئەخر شاعری هندێک مەرج و شەرتی هەیە ئەوە هیچ تێداینە کوتیان چییە کوتی یەک ئەوەی شاعر دەبێ پشتی بەزگی وەنووسابێتەوە ئەوە زۆر قەڵە و تێرەوە زۆر تێر دیارە دووش دەبێ شاعر بەڕاستی هەژار بێ ئەوە کۆک و پۆشتەیە ئەو کاپاتۆڵە جوانە ڕنگ و چۆغەیەکی جوان ئەوانە شاعیرەکەشمان کاک مستەفای شێخە بوو ئەوە ئێستا هەرێمی کوردستان لە بەشی ڕاگەاندن وشت کار دەکات ئەو باسیمان ئەویان پێدەناسان دەویش دواش کوتی حتى الإمكان آخر مەرجیشی حتى الإمكان شاعر محتاط بێ یان شتێک بێەوە لە شاعر بەڵام هیچ یەک لەو مەرجانەش دە جەنابەت دانین بەڵام بۆ حامید خانی ڕەشیدی زەرزا لە چی ڕابوو بە شاعر ئەمن بۆ خۆم دیارە شاعر زۆر علاقەم پێ بوو هەر تەقریبەن 10 ساڵە جێ ئەم دەتوانم بڵێم نیوە شانەمە لەبەر شانەمەش دەستم لەبەر ئەمن هەر کلاسی ئەوڵ خوێندووە هەموو خوێندی ئەوەی ابتدایی بابم معلم خۆی هێنابوو بە پولی خۆزمانی معلم شل نەبوو لە شکۆڵەکە بوو هەم لە پیاوەکان بە ئەسپی دەستکردن و کابرای معلمیان شوار دەکردایە ناوێ موسیقار معلم بوو دا یەک لەندا دەسێ پێ دەکتوری ئەمە منداڵی دێ بوو بە خاتی مێشە منداڵی لا خوێندەوێ هەر کلاسی ئەوڵ خوێند و لەگەڵ دوویمەکەی بە دوویمەکەی بابم هەم لێ خدای کرد و ئەمش لە شکۆڵە بووم لە دووین براکان گەورەتر بوون ئەمن ئەوڵەکە بوو ئەمن ئەوڵم خوێند ئەمە خودداڵای دوویمشم هەتا ئەوانیشە خوێند هەر بیرما دەستم بگرفت و پای بەپا برد تا شوێ ڕارەفتەن ئامۆخت يعقد أخبر زبانم ألفاظ يهود وقفتنامو فصلتي من ذاتي ووش بدأ شفتها تاصل مهض أنا مرتوش أتعرف هو خالد سنين أما أول درجة أنا ما أمي بصوات كده أما أوش أنا ما يم نسبة لبلد فلمي في الدرسي مثلا بيشوفوا مصاخين ده شيئا خدوا قدام نازل كأنه في البحر الجاز كده ما تصدقوا أجا وأنا أخذ في غلطة زارش يبون منا بارام خاشانا مخوندوا باسی اسکندری کرد که ترا زر آورید البجی همون فهم شما غلطه غلط شو که تفيد مو حميدي قصدكم ديزايني شاهد هو الشيء تم امداشنو تم كان مصايبات خندي هنا تم ترى زر آورید البجی زر هم شو كان يديزايني زعمل لي ورا هو فلسفي بو اش كوابون دي أمن مشاكل اللي فاشتي لحم من لك 8 شهر صار جدا أم لا تعرفوا ودخل ولا مش بالما والله فرنا أي مهابات شهر زيباي وطن در میانی شهرها مشرقتن بخت و بدخن هر دو فرزندی توان پرورش بر دامن سبزی توان اکنون آشی گشت هر دو قهرمان تاریخ اصلی بود من گزنفون گوید به کوهت کلشین سیخرا بیشتر از ایام نبی شودگی دارد وسط باستان زاگروس را دهد جوی نشان منارسکی در بروکسل بود تو تاریخ از نسل فرزندان تو پس تو هستی مادر و مامی وطن از من مادی سخید تو وطن یاد تو بدلب کند یازتنی شاهدی عمر از بس بخورانی سهدت با خندهی و مهوشان آورد نهری برو پایی کشان با راغ استنبول و لاله برو شاهدی سرشاری ازلالی تو نام فرهنگ در این قرن اخیر دیدگان عالمی را کرده خیر بودن فرزندگان دائما فخر ایران فخر جبهه انجمن حامد زلزاهمی فرزند توش خاش بسن رادگاهی اصلی زا افکاره بو امضانی و هم به منداغلی گلستان همون لبن بو وات صار لبن هاتي كتاب الإمام مصطفى خاني بو خالم أو كتاب تاريخي القديم همون دخلنا لما ما سواء كل سنة أو سنة قديم مو دخلنا هذا المرحلة
ما جاري لو دمرة هو الأخذ بيبو شركة بعد وهذا وجوانا يعني ساعات أرزيات وآغا كيف كان بوينما أمي خلاص مشو يراخي منع مصطفى الهزار ونوصته وبنزاوات في هذا أمي شو مم في المريا بله دبل فبالنبي بس كل هذا كل شيء مرة يعني أو ده صار كم أو زاد أو اللي زاد بدي أقول دورة اشتكي تعاونتي أو ده احتاطي أو شيء أنا شو رجعته مثلا كل سنة أبدأ شركات صورات أنا أشكال بتشوف كتوع وش نبي شهر زي بابا أصلا شهر شغل الدوري أذربيجان هل ولا تاريخي أو زمان قديمة إيران زمين برزنان دو بنجرة إنسان زمين خاك أشكال أسلوب برملاس جبل خاك مش خليج ومش زار بس أصلا ما كتوع موسيقى دامع طلوعي باستان أسلم بيقول هزاران داستان مخبري عبد العزيز الزنوب أسلم دار الجنتيش ولا أسلم لسان فاشي وانا بصقل قلت له كوريات انت ياخذ كم بصقل اما احكي لك سكانم شو بزنداني زنداني يعني بعطاك كيف